بەڵێ سڵاوتان لەبێت سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی دیارە کۆمەڵی داگەری لە چوارچەوەی ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی هەنێرانی عێراق ئامادەکاری دەکاتن و لەگەڵ کادیران و ئەنجامانی خۆیان کۆ دەبنەوە. ئەم شەو لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان لێژنەی باڵای ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە بازنەی هەولێر هاتوون لەگەڵ مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان کۆ دەبنەوە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی هەنێرانی عێراق بۆ ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری کوردستان قسەکەم. مامۆستا سڵاوتان لێبێتن لەگەڵ بێتە ئێرە ئامادەکاریەکانی ئێوە مەڵبەندی سۆران لە چ ئاستێکدا. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله. سەرەتا من سوپاسی سەرجەم ئەندامانی سنووری مەڵبەندی سۆران دەکەم بە پیاوان و بە ژنان و بە گەنج و بە هەموو چین و توێژەکان کە بە گەرم و گوڕی لەو حەملەیە بەشدارن و هەموو ئیستعدادێک و هەموو ئامادەکاریەکمان ئامادە کردووە و بەردەوامیشین و خوازیاریشم لە کاتی چوونە سەر سندوقەکانی دەنگدان ئەو خەڵکە وەفادار بێتن لەگەڵ ئەو هەموو خزمەت و ئەو هەموو لێبڕان و ئەو هەموو هاوکاریەی کە مەڵبەندی سۆران کردوێتی بە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و هەژار و بە تایبەتیش لە هەموو کێشە و مشکلە و مەعاناتی و خەڵکەدا بەشدار بووین و خوازیارم لە 11 پاداشتی کۆمەڵ بدەنەوە و دەنگەکانیان بۆ کۆمەڵ بێت. ئەستا بۆ گرنگە خەڵکی هەرێمی کوردستان دەنگ بە کۆمەڵی دادگەری کوردستان بدەن. خۆی کۆمەڵی دادگەری حیزبێکە کە حیزبێکی ڕەسەن و هەڵقوڵاوی ئەو کۆمەڵگە و مجتەمەعەیە کە داکۆچی لە ئەخلاق و ڕەوشت و لە دین و لە کەلتور و لە کوردایەتی و لە سیمای کوردایەتی و میلەتە دەکاتەوە و ئەو کاوجا نوێنەرەکانی کە چوون نوێنەری دەستپاک بوون خاوەن وعد و بەڵێن بوون و حەز و ئارزوەکانی خۆیان پێش شتەکانی دیکە نەخستووە بەڵکو تەماشەی بەرژەوەندی و مەسلحەتی میلەتی کوردیان کردووە لە هەر کات بەتایبەتی لە بەغدا زۆر جار ئێمە تەسحیەمان بە زۆر قەزیە سیاسیەکانی خۆ بە زۆر قەزیە حیزبەکانی خۆمان داوە بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان وە بەبێ مقابل لەگەڵ یەکپارچەیی و یەکڕیزی میلەتی کووردا بووین لە بەغدا بە شاهیدی هەموو لایەنە سیاسیەکان. لەبەرەوە بەڕاستی زەرورە کاتێکە خەڵک دەنگ دەدا و شتانەی لە بەرچاو بێت. چین بۆ پەیامێکت بۆ موچەفەرانی هەرێمی کوردستان هەیە کە چەندین ساڵە ئەچەوچێنرێنەوە موچیان لە کاتی خۆی پێ ناکرێن موچیان لێ ئەخورێتن کاتێەوە نەهاتووە کە ئەم دوو حیزبەی دەسەڵات سزا بدەن. ئێمە ئێستاکە قسە دەکەین دوو موچە حکومەت قەرزداری موچەخۆرانی هەرێمی کوردستانە جا ئەو کاتە تەماشە دەکەین یعنی ئێستا وای لێ هاتووە لە دوای 2017ەوە ئاوا بزڵەوە لە دوای 2017ەوە وای لێ هاتووە موچە بۆتە سەردێری هەموو هەواڵەکان یعنی کە شتێکی زۆر سادەیە شتێکی حەقی موچەخۆرانە حەقی وایە ئەو خەڵکەوەی لە بیر نەچێ و ئەو چەوسانەوەی لە بیر نەچێ و ئەو ئیستیغلالکردنی موچەخۆرانی لە بیر نەچێ دەنگ بە کۆمەڵ بدەن بۆ ئەوەی کە ئیتیفاقێکی کۆنکرێتی و استراتیژی لەگەڵ حکوومەتی مەرکەزی بکرێتن بەلای کەمیوەکو خەڵکی عێراق معاملە لەگەڵ موچەخۆران بکرێت و موچەکانیان لە کاتی خۆیان پێ بدرێت. دان شاهدی دانە بۆ قیامەتیش چیت بۆ خەڵک هەیە بە تایبەتی بینین کە ناوە لە هەرێمی کوردستان هەندێک کار ئەکرێکەوە پێچەوانەیە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام. ئێمە حیزبێکی ئیسلامین وەکە حیزبێکی ئیسلامین لە ناو خەڵکێکی موسڵمان داین و ئێمە و خەڵکی موسڵمانیشمان بەوە جوانین کە داکۆچی لە ڕەسەنایەتی دینداری موسڵمانەتی خۆمان بکەین و هەتا سەر ئێسقانیش دیفاع لەو ڕەسەنایەتی خۆمان دەکەین بە تایبەتیش دەیبینین ئەو فسق و فجوورەی کە بڵاو بۆتەوە لەو وڵاتی ئێمە ئەو دوو حیزبە دەسەڵاتدار ئەو دوو حیزبە عەلمانی بڵاویان کردوتەوە و دوور نەچین لەو چەند ڕۆژەی پێش ئێستانەکە لە زانکۆی ئەمەریکی کە بێڕێزی بە جلوبەرجی ئیسلامی دەکرێت جلوبەرجی خوشکانمان دەکرێت لەبەرەوەش ئەو بەهانەی کە دەیهێننەوە کە ئەو جلوبەرجی داعشە جلوبەرجی داعش نییە. ئێمە بۆ نمونە تەماشەکە ینی چەند ساڵێک وەرە دواوە خوشک و دایکانمان لە ڕەواندوس هەمیان نیقاب بوون خوشک و دایکانمان لە زاخۆ هەمیان نیقاب بوون یعنی تۆ گاڵتە بە جلوبەرجی موسڵمانان دەکەی بە شریعەتی خوا دەکەی لەبەرەوە پێویستە ئەو خەڵکەوەی لە بەرچاو بێتن و هەڵ نەخەڵەتێتن بە قسەی فابریقە و بە
ئەوەی کە بڵێن ئێمە دیفاع لە دین دەکەین و ئێمە لە هەموو خەڵک مسلمانترین مسلمانەتی و دینداری لە مەیدانی عملی دەردەکەوێتن ئەو هەموو خراپە و خراپەکارێک کە لەو وڵاتی ئێمەدا سەری هەڵداوە ئەو دوو حیزب عەلمانی هێناویان. زۆر سپاس بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵ دادگەری سپاس دەکەین. بەڵێ ئەمەوێت چەندی منێکی هەڵی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریتان بوازمەوە دیارە لە ئێستادا بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی کۆمەڵی دادگەری قسەکا بۆ ئامادەبووان ژمارەیەکی بەرچاو لە خوشکان و لە برایان لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری ئێستا ئامادەیان هەیە و ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی یازەی ساڵی 2025 بەو هیوای کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان ژێکی باش لە دەنگەکانیان و کادیران و سەرجەم ڕەخسنەکانی کۆمەڵی دادگەری کار بۆ ئەوەکەن کە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان سەربخەن بەڵام لەگەڵ